بەنای خوای گەورە میهرەبان من شکوری ئیسماعیل مستەفا ناسراو بە شکوری شێخانی لە دایکبووی ساڵی 1969 هەڵگری بڕوانامەی ماستەرم لە فقی ئیسلامی دایکی سێ منداڵم کوڕێک و دوو کچم هەن. دیارە بە پێویستم زانی بەشداری بکەم لەو بەرنامە بۆ ئەوەی خەڵک لە ئەزموونی ئێمە سوودمەند بێ لە بەرکردنی قورئان کە نیعمەتێکی یەکجار گەورەیە. خوای گەورە ئەو نیعمەتە گەورەی بە ئێمە بەخشی، ئێمە تیشک دەخەینە سەر چۆنیەتی لەبەرکردنمان و چۆنیەتی مڕاجعەکردنمان بۆی خەڵک سوود لە ئەزموونی ئێمە وەگرێ، هەروەکو ئێمە سوودمان لە ئەزموونی خەڵکی تر وەگر بەهۆی ئەم ئەزموونەی خەڵکانی پێش خۆمان خوای گەورە ئەو نیعمەتە گەورەی پێبەخشین. سەبارەت بە دەستپێکی لەبەرکردنی قورئانم دیارە دوای تەواوکردنی پۆلی شەشی ئامادەیی قەدەر وا بوو کە نەمتوانی بچم لەو کاتەدا کۆلێژ تەواو بکەم و کۆمەڵی کێشەم بۆ دروست بوو. ئیتر من ئەوم بە دەرفەت زانی ڕوون کردە قورئان و لە سەرەتا قورئانم زۆر دەخوێندەوە. ئیتر خوێندنەوەی قورئان وای لێ کردم کە بێتە هاندەرێک کە زیاتر بیر لەوە بکەمەوە کە جگە لە خوێندنەوە قورئان لەبەر بکەم و دراسەی بکەم و تەفسیرەکەی بخوێنمەوە. لە سەرەتادا سوورەتم لەبەر دەکرد و تقریباً 5 بەم شێوازە لەبەر کرد بە شێوەی متەفەڕیقات. ئیتر هەستم کرد قورئان لەبەرکردن تام و چێژێکی یەکجار خۆشی هەیە، بەرەکەتێکی یەکجار خۆشی هەیە. یعنی ئەمانە جگە لەوەش کە ژیاننامەی چەند کەسێکم خوێندەوە لە کاتێکدا سەیری قورئانم دەکردم گوت قورئان زیاتر لە 600 لاپەڕەیە، 6633 ئاەتە لەبەرکردنی زۆر ئاستەمە، زۆر زەحمەتە، ناتوانم لەبەری کەم. بەڵام دواتر کە خێر و بەرەکەت و نور و ڕووناچی قورئان کاریگەری لەسەر دل و دەروونم هەبوو، ئیتر بڕیاری کۆتاییمدا و دەستم بە لەبەرکردنی قورئان کرد. خوشکێکم هەبوو لە ماڵەوە لەگەر ئەو بێکەوە بڕیارماندا کە قورئان لەبەرکەین. لەو کاتەدا لە ساڵی 1990 دیارە سەنتەری لەبەرکردن و بنکەکان نەبوون، بۆیە ئێمە لە ماڵەوە لەگەر خوشکەکەم پلانێکمان دانا، بڕیارماندا هەموو ڕۆژێک 2 لاپەڕە قورئان لەبەر بکەین بە تەفسیرەوە. بانیان قورئانمان لەبەر دەکرد، دوای نیوەڕۆ مڕاجعەمان دەکردەوە و شەوەکەش تەفسیرمان دەخوێندەوە تا درەنگانێکی شەو. ئیتر ماوەی 1 ساڵ بەم شێوازە بەردەوام بووین. سوپاس بۆ خوای گەورە چەند جزئێکی زۆر کەممان مابوو. دەتوانم بڵێم کۆی لەبەرکردنی قورئانی من ماوەی 2 ساڵی خایاند. بەڵام بە شێوازێک لەبەرم کرد، مڕاجعەم زۆر هەبوو، ڕۆژە بۆ 5 مڕاجعە دەکردەوە، ڕۆژە بۆ 4 مڕاجعە دەکردەوە و هەمووشم بە تەفسیرێکی ورد بە معانی کەلیمات و سەبەب نزول و تەفسیری ئیبن کەثیرم هەر هەمووی لەگەر لەبەر کرد. سوپاس بۆ خوای گەورە تا ئێستاش ڕۆژانە مڕاجعەکردنی قورئانی پیرۆزم هەیە. من 2 کاتم داناوە بۆ مڕاجعەکردنەوەی قورئان. دیارە لەگەر خوشکەکەم هەر یەکەمان لەبەرمان دەکرد، پاشان بۆ یەکتریمان ڕادەگرت. من لاپەڕەیەکم لەبەر دەکرد و ئەو بۆی ڕادەگرتم، ئەو لاپەڕەیەکی لەبەر دەکرد، من بۆم ڕادەگرت. بەم شێوازە لە مڕاجعەکردنیش بە هەمان شێواز لە بۆ یەکتریمان ڕادەگرت. هەردووکمان هاندەر و پاڵپشتی یەکتری بووین لە بۆ لەبەرکردنی قورئان و دەتوانم بڵێم بە لەبەرکردن و مڕاجعەکردن و خوێندنی تەفسیرەکە و لەبەرکردنی تەفسیرەکە ڕۆژانە 12 سەعاتمان دانابوو بۆ قورئان و خۆمان وەکو کەسێکی بەند کراو لێ کرد بوو لە ماڵەوە. دەرنەدەچوین، هەر لە ماڵەوە خەریکی قورئان بووین. بەڵام بەڕاستی ئەو ڕۆژانە خۆشترین ڕۆژ بوون لە ژیانم. هەرگیز ناتوانم ئەو ڕۆژانە لەبیر بکەم. ڕۆژانێک بوون بەڕاستی ئەم ئاەتانە ئێستاش هەر لە گوێم دەزرینجێتەوە، ناخ و دل و دەرونیان ڕوونا کردمەوە. یعنی بەڕاستی من ئێستا زۆر کەسەیە کە پێی دەڵێ قورئان لەبەر بکە، دەڵێ ئاخر دەترسێم لەبیر بکەم. تۆ چۆن قورئان کە چۆن ناو ناخ و دل و دەرونت تێکەڵ بە هەست و هۆشت بوو، تێکەڵ بە ناخ و دل و دەرونت بوو، چۆن دەتوانی واز لە قورئان بێنی؟ بەڕاستی قورئان نور و ڕووناچیە. ئەو نور و ڕووناچیە وای لە من کرد کە بەردەوام بم بە هیچ شێوازێک دەستبەرداری لەبەرکردن و هەروها مڕاجعەکردنی قورئان نەبمەوە. بەڵێ ئەو قورئانەی کە من لەسرم لەبەر کرد و ئەوم هەڵبژار کە دەستە خوشکێکم بە دیاری بۆی هینام. ئەم 30 جزئە هەر جارێ جزئێکم تەواو دەکرد و دەچوومە سەر جزئی دووەم. ئێستاش هەر لەسەرەوە مڕاجعە دەکەمەوە. ئامۆژگاری هەموو ئەو کەسانە دەکەم کە قورئان
لەبەر دەکەن لەسەر یەک شت لەبەر بکەن چونکە چەندەها ساڵی بەسەردا تێپەڕی دەبی هەر لەسەر هەمان ئەو قورئانە یابرن ئەو جوزئی کە لەبەری کرێ دەبی هەر لەسەرەوەش مراجعە بکاتەوە چونکە هەر ئەو شوێنەی دێتەوە پێش چاوی ئەگەر بچێتە سەر شتێکی تر لەبیر دەکا. بەڵام من لەسەر ئەو جوزە عێراقیانەم لەبەر کرد ئامۆژگاری خوشکان و برایانم دەکەم لەسەر قورئانی سعودی لەبەر بکەن چونکە ئێستاکە ئەو زیاتر بەردەستە و ئەو زیاتر پیادە دەکرێت لە سنتەرەکان. من بەرنامەم وا بوو لە هەفتەیەکە 6 ڕۆژ قورئانم لەبەر دەکرد یعنی 6 پەڕ ئەولام لەبەر دەکرد یعنی 12 لاپەڕەم لەبەر دەکرد تەنها ڕۆژانی جومعانم دانابوو. لە خلالی لەبەرکردنی لە ماوەی ئەو نزیکەی 2 ساڵە چەند جارێک ئاو بربەست هاتە پێشم خزمانێکمان هەبوون کۆچی دواییان کردیان خۆم چەند جارێک نەخۆش کەوتم. بەپی بەرنامەکەی من دەبواە بە ساڵێک و 6 مانگ تەواو بە بەڵام تۆزێک زیاتر درێژێ خایەن. بەڵام سوپاس بۆ خوای گەورە لەبەرکردنەکەم بە شێوەیەکی زۆر تۆکمە بوو لەبەرەوەی بە تەفسیرەوە لەبەرم کرد. ئێستاش ئامۆژگاری هەموو خوشکبورانم دەکەم کە قورئان لەبەر دەکەن بەڕاستی بە تەفسیرەوە لەبەر بکەن چونکە زۆر بە ئاسانی تر لەبەر دەکرێ و لە بیر ناکرێ و لە هەمان کاتیشدا دیارە قورئان پەیامێکی ئیلاهی ئاسمانیە کاتێک کە تۆ لەبەری دەکەی چەندە گرینگە لەبەرکردنەکەش لەمە زیاتر گرنگتر ئەوەیە کە لی تێبگەی و تەدەبور و تەفەکوری تیادا بکەی لەوەش گرنگتر ئەوەیە کە لە ڕووی کردارە چێوە کردداری پێ بکەی قورئانێکی وەرجێردراوبی بە هەلس و کەوت و ڕەفتار و ئاکار و ڕەوشتت قورئان بە خەڵک پیشان بدەیت. ئێمە 6 خوشک و 2 برا بووین. من و خوشکێکی ترم لە سەرەتا دەستمان پێکرد ئەو خوشکەم پێشی منیش دەستی پێکرد. دواتر من لەگەر ئەو دەستم پێکرد و ئیتر هەردووکمان لەگەر یەکتری بەردەوام بووین زۆر هاندەری یەکتری بن. دواتر خوشکەکانی تریشم 2 خوشتی تریشمان ڕاکێشا لەگەر ئێمە ئەوانیش ئێستا خوشکێکی تریشم هەر حافظ قورئانە و خوشکەکەی تریشم کە لەگەرم ئەیش ئەلحەمد سوپاس بۆ خوای گەورە هەم حافظ قورئانە و هەمیش مجازە و چەندەها قوتابی هەیە لە چەند سنتەرێک وانە بە قوتابی تر دەرێتەوە. هەڵبەتە باوکم بەڕاستی زۆر حەریز بوو لە سەرمان دەیوت ئێوە زۆر خەریکی قورئانون دەترسێم بەهۆی ئەو زۆر خەریک بوونەوەتان ئیتر هەندێک شتەیە پێچەوانە بێ لە ژیانتان و لەسەرمان دەترسا. بەڵام دواتر دڵنیامان کردەوە کە ئەمە سوودی دنیا و قیامەتی هەم بۆ ئێمە و هەم بۆ ئانیشان. ئیتر زۆر جار دەمانوت بە دایک و باوکمان دەگوت ئێمە ئینشاڵڵا ئەو منداڵەتان دەبین کە تاجی وەقارتان لەسەری دەنین و ئینشاڵڵا بەو هیوایشم تاجی وەقار لەسەر دایک و باوکم بنێ و منداڵەکانیشم تاجی وەقار لەسەری من بنێت. دیارە خوای گەورە لە قورئانی پیرۆز فەرمێتی ئین هذا القورآن يهدي للتي هي أقوم. بەڕاستی ئەو قورئانە ڕێپیشاندەرە بەرەو باشترین ڕێگات دەبا هەر ڕاستە و خۆ لە دوای ئەمە خوای گەورە دەفەرمێ ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا. ئەگەر ورد بینەوە لەم ئاەتە خوای گەورە پێمان دەڵێ هەر کەسێک قورئانی کردە پرۆگرام و بەرنامەی ژیان قورئانی کرد بە هاوڵ و هاودەمی قورئانی هەڵبژارد بەسەر هەموو ڕێگایەکانی تر ئەو باشترین و چاکترین و بەهێزترین و پەسەندترین ڕێگای هەڵبژاردووە شایانی ئەوە دەبی کە خوای گەورە مژدەی پێبدا وەیوبەشر بەڵێ شایانی ئەوە دەبی کە خوای گەورە مژدەی پێبدا چونکە کاتێک کە تۆ دەست دەگری بە قورئان و ڕێگای قورئانت گرتۆتە بەر هەڵبەتە قورئان دەورەت دەگرێ ئینجا دەست دەکەی بەکار و کردەوەی چاک بۆیە شایستەی ئەوە دەبی کە لەگەر فرشتەکان بی. إنزا لآية اشترى خواهي قرد فرمي يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين. أقر سنزلو آية تبدين قد جاءكم موعظة من ربكم براسي قرآن کۆمەڵێک ئامۆژگاری یەکجار زۆر گەورەی تیادا هەیە. بەڵێ قورئان خوێندن زۆر گرینگە بەڵام چەندە گرینگە ئەو ئامۆژگاریانە هەمیشە لە ناو ناخ و دل و دەروون و هەست و نەست و ئەحساس و شعور و مێشکتدا بێ بەردەوام لەگەریان بی. دیارە قورئان پرۆگرام و بەرنامەیە هەر کەسێک هەڵگری قورئان بێ و قورئان کاتە پرۆگرام و بەرنامەی ژیانی قورئان ڕێنیشاندەرتە بۆ سەرجەم بوارەکانی ژیان بەڵێ لە بواری کۆمەڵایەتی لە بواری دارایی لە بواری ئابووری لە بواری ڕامیاری لا ڕەتبین وەلا یەبیسین ئیلا فی کتاب مبین. تۆ کاتێک کە کێشەیەک دێتە ڕێگات
کاتێک پرسیارێک لێ دەکرێ، کاتێک دەتێ هەنگاوێک بای ئاەتەکانی قورئان کە لە ناو دڵتە، لە ناو ناختە، لە ناو هەستە، یەکسەر ئاەتەکان دێتەوە پێش چاو، دێتە هەستت نەستت. جا بەڕاستی ئاەتێکتر هەیە خوای گەورە دەفەرمێ قد جاءكم من الله نور وكتاب مبين. بەڕاستی قورئان نورە، ڕووناچیە. ئەم نور و ڕووناچیە دێتە ناو ناخ و دڵ و دەروون و هەست و نەستت، ژیانت، لە ناو گۆڕت، لە کاتی زیندوو بوونەوەت، لەسەر سیرات، لە کاتێکدا کە لەسەر سیرات دەتەوێت تێپەڕبی. بەڵێ ئەم نورە لەگەرتە لە ناو گۆڕەکەتە، لە کاتی حیسابە لەگەرتە تا دەچی بەرەو بەهەشت و بەرەو فیردۆس. جا بەڕاستی دوو فەرمودەی پێغەمبەری خوش هەن، درود و سڵاوی خوای گەورەی لێبێ. ئەم دوو فەرمودەیە هەمیشە ئینسانی باوەڕدار دەبی لە بیری بێ و کاریگەری زۆری هەبێ، بێتە هاندەر. دیارە ئێمە کاتێک کە قورئانمان لەبەر دەکرد، دیارە قورئان خوێندن سێ زۆری هەیە، ئەویش تەحقیق و تەدویر و ئەمە بە شێوەی تەدویر دەما خوێن، واتە بە شێوەیەکی مامناوەندی لەبەرمان دەکردووە، بە شێوەیەکی مامناوەندی دەما خوێن. بۆ نمونە بەو شێوازە قورئانمان دەخوێن لە بۆ یەکتری بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. بەو شێوازە قورئانمان بۆ یەکتری دەوت لەگەر خوشکەکەم و وهەڵی یەکتریمان چاک دەکردەوە. سەبارەت بە مڕاجعەکردنی قورئانم دیارە من لەو کاتێ لەبەرم کرد زۆر بە شێوەیەکی جوانم لەبەر کرد. ڕۆژانە کە لەبەرم دەکرد و چەند جار مڕاجعەم دەکردەوە، ئیتر تا مانگێک هەر مڕاجعەم دەکردەوە. لەبەرەوەی ئەو کاتێک کە لەبەرم کرد بە شێوەیەکی زۆر باش لەبەرم کرد و بە تەفسیرەوەش لەبەرم کرد. سوپاس بۆ خوای گەورە. تا ئێستا هیچ قورئانم لەبیر نەکردووە و ئێستاش لەو کاتەوە تا ئێستا دوو کاتم داناوە بۆ مڕاجعەکردنی قورئان، لە شەونێژ و هەروەها لە دوای نوێژی بەیانی تا ڕۆژهەڵاتن خەریکی مڕاجعەکردنی قورئان دەبم. تقریبا ڕۆژانە جوزئێکی مڕاجعە دەکەمەوە، هەندێک جار زیاتر، هەندێک جار کەمتر. بەڵێ مڕاجعەکەم هەندێک جار هەیە بە تەنها دەیکەم و هەندێک جاریش هەیە زۆربەی ڕۆژیش لە گەردوو دەستە خوشکم بێکەوە مڕاجعە دەکەینەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە. هەرسێکمان هەریەکە ئەو لاپەڕێک دەرێ، ئەو لاپەڕێک بەو شێوازە هەڵەکان بۆ یەکتری چا دەکەن و ئەگە لە شوێنێک لە بیرمان بچی بە یەکتری دەڵێن. بەو شێوازە هەرسێکمان زۆر سوودمان لە یەکتری وەرگرتیا. هەڵبەتە ڕەمەزان مانجی قورئان خوێندن و قورئان مڕاجعەکردنەوەیە. دیارە لە مانجی ڕەمەزان بە تەئکید مڕاجعەکردنی قورئان زیاتر دەبێت، چونکە کات زیاترە. دیارە لەبەرکردنی قورئان چەندە گرینگە، مڕاجعەکردنی دەتوانم بڵێم گرینگترە. هەموو ئەو کەسانەی کە قورئان لەبەر دەکەن و قورئان یاخود لەبەریانە، ئەوە دەبێ بەرنامەیەکی تۆکمەیان هەبێ بۆ مڕاجعەکردنەوە. دیارە مەسەلەیەکی عەرەبی هەیە ئەتیکرار. ئەو تیکرارانە، ئەو دووبارەکردنەوە چەندە زیاتر تیکرار و دووبارەکردنەوەت هەبی، ئەوە زیاتر قورئان زیاتر تەسبیت دەبی. بە تایبەتی بیدایەت کە لەبەر دەکەی، چەندە زیاتر تیکرارت زیاتر هەبێ، ئەوە زیاتر تەسبیت دەبێ و درەنگتر لە بیرت دەچێ. جا بە قەنەعەتی من ئەو کەسانێک کە هەموو قورئانیان لەبەرە دەبێ هەوڵدەن ڕۆژانە جوزئێک کەمتر یا زیاتر قورئان مڕاجعە بکەنەوە و شەونێژیش بەڕاستی مڕاجعەکردنەوەی قورئان لە شەونێژ تام و لەزەتێکی تایبەتی تری هەیە لە کاتەکانی تر. ئەو مڕاجعەکردنەوە بەڕاستی جگە لەوەی کە خێر و پاداشتێکی زۆری هەیە، وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ هەر یەک حرف خوێندن لە قورئان بەدە خێر بەدە حەسەنە هەیە. زات سزای ئەوەی تۆ ئەگەر ڕۆژێ جوزئێک مڕاجعەکەیتەوە دەبیت خێر و پاداشتێکە لە بۆ بنووسرێ. وەجگە لەوەش بەڕاستی کە تۆ قورئان مڕاجعە دەکەیتەوە، لەوانەیە زۆر شت لەبیر چووبی و زۆر شت هەیە، کێشەیەکت هەبی، گرفتێکت هەبی، پرسیارێکت هەبی، غەمێکت هەبی. کاتێک کە قورئان مڕاجعە دەکەیتەوە، هەموو ئەو پرسیار و غەم و
ئەو کێشە و گرفتانەی کە هەتە لە ناخودل و دەروونت پەنجیان خواردێتەوە وەڵامی هەموو ئەوانە دەداتەوە. لە کۆی ئەزمموی خۆم لەگەر قورئان پێتان دەڵێم بەڕاستی ژیان تاکە دەرفەتێکە. خۆشترین ژیانیش ئەوەی لەگەر قورئان بێ. قورئان نورە، ڕووناچیە، ئامۆژگاریە، ڕەحمەتە، شفایە. دەی ئەم هەموو نور و بەرەکەت و ڕەحمەت و شفایە چۆن لەگەر خۆت هەڵی ناگری لە دنیا، چۆن لەگەر خۆت نایبەی بۆ ناوگۆڕ، چۆن لەگەر خۆت نایبەی بۆ دوا ڕۆژ و تا لەگەڵت بێ و بەرەو بەهەشت. بەڵێ بەڕاستی قورئان نیعمەتێکی گەورەی خوای گەورەیە، پەیامێکی ئیلاهی ئاسمانیە. ئەم پەیامە ئیلاهیە ئاسمانیە دیاری و نیعمەتێکی یەکجار گەورەیە. بەڕاستی سەیرە، بەڵامەوە خەڵکانێک سەرقاڵ دەبن بە دنیا بە شتانێک کە بەڕاستی لا ينفعهم ولا يضرهم، سوودێکی بۆیان نییە. بەڵام قورئان کۆمەڵە دڕ و گەوهەرێکە، نورە، ڕووناچیە، ئامۆژگاریە، ڕەحمەتە. ئەم هەموو نور و ڕووناچی و ئامۆژگاریە ئیلاهیە ئاسمانیە وەریگرە بیخەرە ناو دڵ و دەروونت. ئەم دڵی کە قورئانی تیادا هەبێ هەمیشە ڕووناکە، هەمیشە گەشاوەیە، هەمیشە پڕ لە ئارامیە. دەی ئەم هەموو ئارامی و گەشاوەیە وەرگرە، ئەمە دیاری خوای گەورەیە و وەریگرە و لە دەستە خۆتی مەدا. ئەمە لە بیر مەکە کە عزیز و سەروەرمان درود و سڵاوی خوای گەورەی لێبێ فەرمێتی إن لله أهلين قالوا من هم يا رسول الله قال أهل القرآن أهل الله وخاصته. بەڵێ خوای گەورە ئەهلی تایبەتی خۆی هەن، ئەمانەش ئەهلی قورئانن، ئەهلی تایبەتمەندی خوان. ئایا تۆ ناتەوێ بی بە ئەهلی تایبەتی خوا؟ ئایا تۆ ناتەوێ بی بە دۆست و خۆشەویستی خوای گەورە؟ کەسانێک هەن دەڵێن ناتوانین قورئان لەبەر بکەین لە ترسی ئەوەی کە لە بیرمان بچێ. دەی ئەگەر بەم حیساب و بەم پێوانەیە بێ خۆ دەبێ بترسین نوێژی بکەین. ئەوە نییە خوای گەورە فەرمێتی فوەیل للمصەلین. دەی کەسانێک خۆشبەختن بە نوێژکردن، بەڵام ئەو کەسانێک کە بۆ ڕیا و پارمایی لەبەری دەکەن ئەمانە قوربەسەری و ماڵوێرانیان بۆ دەبێ. بەڵێ قورئان هەرگیز بەڕاستی لەگەر هیچ نیعمەتێکی تر بەراورد ناکرێتن. جا ئەم نیعمەتە گەورە وەربگرە و خۆشبەخت بە بەوەی لە ڕۆژی قیامەتێ وەکو کەسانێک بی کە پێت بوترێت اقرأ وأرقى ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تقرأها. بخوێنە و سەرکەوە تا منزیلەتی تۆ لەو شوێنەیە بەقەد ژمارەی ئەو ئاەتانەی کە لەبەرتە. پێغەمبەری خوش فەرمێتی القورآن حجة لك أو عليك. قورئان یا بۆ تۆ دەبێ بە حوجە یا ئەوتە دەبێت لەسەر دەبێ بە حوجە. جا بەڕاستی قورئان تام و چێژێکی یەکجار شیرن و خۆشی هەیە. ژیان ئەو ژیانەیە کە لەگەر قورئان بێ، ژیان ئەو ژیانەیە بەڕاستی قورئان تێکەڵ بە ناخ و دل و دەروون و هەس و ئیحساس و شعورت بێ. ژیان ئەو ژیانەیە قورئان پرۆگرام و بەرنامەی ژیان بێ. هەموو ئەمانەش دەستەبەر دەبێ بە لەبەرکردنی قورئان، بە تێگەیشتن لە مانایەکەی، بە تەدەبورکردن و تەفەکورکردن لە قورئان. بەڕاستی ئەمەش نیعمەتێکە. ئینشاء الله ئێوە شایستەی ئەو نیعمەتە دەبن و وەدەگەن بە سەرفرازی و بەختەوەری هەردوو ژیان. لە کۆتاییدا زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە و بۆ جێگرتنتان و بۆ وەرگرتنی ئامۆژگاریەکانی ئێمە داوە لە خوای گەورە دەکەین لە فردۆس لەعلا کۆمان کاتەوە و یارمەتیماندا بۆ ئەوی قورئان لەبەر بکەین و پارێزگاری قورئان بکەین و هەڵگری قورئان بین و قورئانێکی وەرجێڕدراو بین. قورئان بەکردەوە پێشکەش بە خەڵک بکەین بۆ ئەوی بین بەمای ڕێنماییکردنی خەڵک.